سڵاوی خۆی گەورەتان لێبێت قوتابیانی خوێندکارانی خۆشەویست لە وانەیەکی تر لە بابەتی یەکە گۆڕین دێینەوەلاتان ئەو بابەتە تەبعەن زۆر گرینگە بۆیە بە پێویستم زانی زیاتر ڕوونکردنەوەی لەسەر بدەین. ئەگەر سیرکەین ئەمە دەرسی ڕابردوو باسمان لە یەکە گۆڕینەکان کرد چۆن یەکە گۆڕینی ئەنجام دەدەین بەس هەروەکو بیرهێنانەوەیەک دووبارەی دەکەینەوە. ئەگەر سیرکەی ئەمە لە بابەتی یەکە گۆڕینیدا ئەمە ئەگەر هاتو یەک پێشگرمان هەبێ و ئەگەر هاتو دوو پێشگرمان هەبێت بەنمونە دەڵێ 2 کیلۆمەتر یەکسانە بە چەند مەتر یا بەنمونە دەڵێت 2.5 کیلۆگرام بگۆڕە بۆ گرام یەکسانە بە چەند گرام یا نمونەیەکی تر 5 سانتیمەتر یەکسانە بە چەند مەتر واتە بیگۆڕە بۆ مەتر. ئەگە سیرکەی ئەمە گوتمان چ دەکەی یەکەو جار ژمارەکەی دەنووسی ئەوە ژمارەکەم نووسی جاران دەی دەکەی بەس نازانم توانی دەیەکەی چەندە وازەش دەکا کیلۆ دەتوان چەندە طبعاً کیلۆ دەتوان سێیە ئەگەر ئەوەشت بیرچوو بۆ 1 کیلۆمەتر چەند مەترە 1000 مەتر کەوابێ 1000 چەند سفری هەیە سێ کەوابێ دەتوان سێ. لە مەوزوعی موجەب و سالبی ئێرە گوتمان دووشت ئەگەر گەورە بۆ بچووکی بوو ئەوە توانەکەمان موجەبە بەس ئەگەر بچووک بۆ گەورەی بوو ئەوە توانەکەمان سالب دەبێت. ئێستا ئەگە سیرکەی کیلۆمەتر بۆ مەتر گەورە بۆ بچووکیە کابێت توانەکەمان چەندە موجەبە موجەب سێ دوو جارانی دەتوان موجەب سێ ئەوە بەو شێوازەی ئەتوو بە شێوەی توان دەرتێنە یعنی ها بەبێ هیچ زەحمەتیەک 2.5 یەکەم جار ژمارەکەی بنووسەوە جارانی دەیکە نازانم توانی دەیەکەی چەندە بە پێی پێشگرەکەی کیلۆیە بە هەمان شێوە کابێ دەتوان سێیە یا 1 کیلۆگرام چەند گرامە 1000 کابێ دەتوان سێ گەورەم بچووک کردوتەوە کابێت توانەکەش بە هەمان شێوە موجەبە بەو شێوازە ئەنجامی دەدەیت. یا بە نمونەیەکی تر 5 سانتیمی بگۆڕە بۆ مەتر ڕقەمەکەی دەنووسمەوە 5 جارانی دەتوان نازانم توانی دەیەکەی چەندە سانتی دەتوان چەندە دەتوان دوویە ئەگەر بەو شێوازەش نەزانی 1 مەتر چەند سانتیمە 100 سانتیم کابێ دەتوان دوویە سانتیمەترم گۆڕیوە بۆچی گۆڕیومە بۆ مەتر کابێ بچووکم گەورە کردووە هەر کاتێک بچووک خۆی گەورە کرد ئەوە توانەکەی سالب دەبێت ئەها بەو شێوازەی ئەگەر یەک پێشگر هەبێت. ئەو جازا سیر کە بە نمونەیەکی تر 6.75 کیلۆمەتر یەکسانە بە چەند مەتر هەر ئەو نمونەی ئێستا ئەوەی کە ئێستا حەلمان کرد ئەها ژمارەکەی دەنووسیەوە 6.75 جارانی دەتوان توانەکەی بە پێی پێشگرەکەی کیلۆ دەتوان سێیە کیلۆمەترم گۆڕیەوە بۆ مەتر یعنی گەورەم بچووک کردوتەوە کابێت دەتوانەکەم چیە موجەبە وازەش دەکە ئەوە ئەتوو بەو شێوازەی بۆ دەردێت بەس ئەگەر حەزکەی دەتوانی چ بکەی دەتوانی بیکەیەوە بە ژمارە ئەگە بتەوی بکەیتەوە ژمارە بەرەو کوێ دەڕۆی توانەکە موجەبە بەرەو لای ڕاستت یەک ئەوە دوو یەکێکی تر سفرێک ئەلێرە زیاد دەکەی دەبێتە ئەو بەو شێوازە مەتر ئەگە بتەوێت توانەکەی نەیەبێت
ها قليرة يا بتوي باصداني كي سفرك أليريا أو يك أو دو أو تواني سي واضح اشتكى أو أجر بيستد بشوي توان نيهلي أو دواتريش لا زانسته هي ماكاري با جوانتر تفاصيلي ببابتكي ددين بس ليرة تنها أو يبزانا جماركي دنوسي جاراني ديدكي تواني ديكي ببي بيشجركيا وبارگەکەشی بەپێی ئەوەیە کە بچووکت کردووە بە گەورە یاخود گەورەت گرتووە بە بچووک ئەوە ئەگەر یەک پێشگر هەبێ ئەگەر هات و دوو پێشگر هەبوو ئەمە دەرسی ڕابردوو لەو نمونەیە لە نمونەی دووەمەوە باسی دەکەینەوە کە بابەتەکە گرنگە ئەمە باسمان کرد گوتمان زۆربەی زۆر لە کیمیایدا لە کیمیای پۆلی دەتدا یەک پێشگرە تەنها یەک پرسیار لە ڕێبەری هەیە کە دوو پێشگرە بەڵام تۆ بیزانی گرنگە چکە هەندێک زار هەیە لە ئەوەکەش لە پرسی نمونەیشدا دوو پێشگر هەیە ئاگادار بە بۆ منەدەڵی کیلۆمەتری بگۆڕە بۆ میلیمەتر وازڵ شتەکە کەواتە بۆیە گرنگە بیزانی یەکەم جار گوتمان چ دەکەی گوتمان ڕقەمەکەی دەنووسی 7.5 چۆن دەزانم دوو پێشگری هەیە نانۆمەتر مایکرۆمەتر کەوا بێت دوو پێشگرمان هەیە وازە شتەکە یەکەم جار ژمارەکەم نووسیەوە جارانی دەی دەکەم توانی دەیەکەی نانۆ دەتوان چەندە دەتوان سالب نۆیە ئەدی مایکرۆ سالب شەشە ئەها نانۆ نۆ کەوا بێت دەتوان گوتم هەر کاتێک ئەگەر سالب و سالب بوو یان موجب و موجب بوو ئەوە چیان لێ دەکەی لێکیان دەردەکەین لێکیان دەردەکەین گوتم بەوەش بزانە ئەها سالب و سالب موجب موجب بۆ خۆت لە مشکدا لێکچوانی کە لێک دوو دەکەنەوە تا لێک دەردەکرێن کەواتە هەردووکیان سالبن بەڵێ ئیشت بە سالبی موجبی نییە بەس تەنها ئیشت بەوەی بۆی بزانی لێکیان دەرکەی یا کۆیان بکەیەوە نۆکەم شەش سێ تەواو نانۆمەترم کردووە بۆ مایکرۆمەتر مایکرۆمەترم عەفوەن کردووە بۆ نانۆمەتر یعنی گەورەم بچووک کردوتەوە سالب شەش گەورەترە لە سالب نۆ کەوا بێت توانەکە بە چییە توانەکە بە موجەبی بەو شێوازە کردارەکە ئەنجام دەدەی و یەکەکەشمان نانۆمەترە یا ئەو نمونەیە ئەگە سیرکەی ڕقەمەکەی یەکەم جار دەنووسمەوە ئاگات لێبێ بۆ خۆی ئەو دەی لەگەڵە دەتوان دەیەکەی خودی خۆی لەگەڵیەتی کەوا بێ 3.5 جارانی دەبەتوانی دە ئەوەی خۆیتی اینجا جارانی دەی دەکەم باش نانۆمەتری دەگۆڕم بۆ سانتیمەتر یعنی بچووکی چ لێ دەکەم گەورە دەکەم بچووک گەورە کەوا بێت توانەکە سالبە نانۆ دەتوان چەندە دەتوان سالب نۆ سانتی دەتوان سالب دوویە هەردووکیان سالب و سالبن بەڵێ کەوا بێ ئیشت بە نیشانەکەی نییە بەس ڕقەمەکان لێک دەرکە دەڵێ نۆکەم دوو حەوت یەکەکەش چییە گۆڕیمان بۆ سانتیمەتر بەس ئەو دوانە لێک دەردەکەی دەبێتە 3.5 جارانی دەبەتوانی دەکەم حەوت موجب سێ موجب سێ سانتیمەتر بەو شێوازە کردەیەکەت ئەنجام دەدەیت بە هەمان شێوە ئەو نمونەیەش لە لای خۆت حەلیکە بەس بابەتێکی تر بە نمونە مامۆستا دەڵێ لە یەک هەفتەدا چەند دقیقە چەند خولەک هەیە پرسیارێکی ڕێبەریە لە یەک هەفتەیدا چەند دقە هەیە چەند خولەک هەیە بۆ زانینی ئەو پرسیارەی ئەتو دەی لە گەورەیەوە هەفتەیەک چەند ڕۆژە حەوت ڕۆژ ڕۆژێک چەند سەعاتە ئەها لە گەورەی دوو سەعات 24 سەعات سەعاتێک چەند دقەیە 60 وازە شتەکە کا بدەڵێن حەوت جارانی هەر ڕۆژێک چەند سەعاتە 24 ساعت کا بێ هەفتەیەک چەند ڕۆژە حەوت یەک ڕۆژ چەند سەعاتە 24 ئەی یەک سەعات چەند دقەیە 60 کا بێ هەڵە نەبم دەکاتە 2008 لێرە بۆ خۆشت تەکیدکەوە باشە ئەوەی ئەو بۆ خۆت تەکیدیکەوە ئەوە دەڵێت چەند دقە هەیە ئەها یعنی هەتا دقەی دی بەس ئەگەر گوتبای چەند خولەک هەیە ئەگەر گوتبای چەند خولەک هەیە ئەتو دێ
لە هەفتەیەکدا چەند عەفوەن خولەکنا ببوورە ئەگەر گوتبای چەند چرکە هەیە ئەگەر گوتبای چەند چرکە هەیە ئەو کاتی چرک دەکرد لە گەورەیەوە دەی هەفتێک چەند ڕۆژە حەوت ڕۆژ هەر ڕۆژێک هەفتێک حەوت ڕۆژە هەر ڕۆژێک چەند سەعاتە 24 سەعات هەر سەعاتێک چەند دقەیە 60 دقە هەر دقەیەک چەند چرکەیە چەند سێکەندە 60 بەو شێوازە ئەنجامەکەی دەردێنی واتە ئەگەر هاتوو داوای دقەی کرد هەتا دقەی دێت داوای خولەکی کرد اینجا عەفوەن داوای چرکەی کرد هەتا وەکو چرکەکەی دێت بەو شێوازە یەکە گۆڕینەکەی ئەنجام دەدەیت وازە شتەکە بۆ من دەڵێ لە هەفتەیەکدا چەند دقە هەیە دەڵێم هەفتە حەوت ڕۆژە هەر ڕۆژێک 24 سەعاتە هەر سەعاتێک 60 دقە یاخود خولەکە ئەوە ژمارە خولەکان بۆ دەرێتەوە ئەگەر گوتی چەند چرکەیە ئەو کاتی دەڵێم هەفتێک حەوت ڕۆژە هەر ڕۆژێک 24 سەعاتە هەر سەعاتێک 60 دقەیە هەر دقەیەک یا هەر خولەکێک چەند چرکەیە 60 چرکە هەتاوەکو ئێرە دێت ئەوە ئەگەر هاتوو بەو شێوازە ئەوەش هەر وەکو یەکە گۆڕینێکی وایە بابین پێداچوونەوەی کەرتەکەی هەلکەین بابەتێکی گرنگە سیرکە لێرەدا دەڵێ جۆری دەڵێت جۆری پێورا و لە هەر یەک لەمانە دیاری بکە ئەوە تەبعاً دەبێ یەکەکەیان بزانی بەهۆی چێوەیە زیاتر لێرە خشتێکمان هەبوو بابینەوە سەر خشتەکەی ئەها لێرە ئەو خشتە گرنگە بەپێی ئەو خشتەی دەزانی و هەندێک بابەتی ترمان لە پێشتر خوێندووە لە یەکەکانەوە ئەتوو دەیگەڕێنیەوە سەر ئەوەی کە جۆری پێوراوەکەی چ جۆرێکە یەکەمیان دەڵێت 5 گرام لەسەر میلیلیتر گوتمان گرام لەسەر میلیلیتر یان گرام لەسەر سانتیمەتر سێجا یان گرام لەسەر لیتر یان کیلۆگرام لەسەر مەتر سێجا ئەوانە هەر هەموو یەکەی چڕین کابێ ئەوەیان چییە ئەوەیان چڕیە وازە شتەکە باش نمونەی دووەمیان سێکەند 37 سێکەند بەپێی یەکەکەی دەزانی کە ئەوە چییە سێکەند بۆ چییە بۆ کاتە تەواو نمونەی سێم 39.5 گرام گرام کیلۆگرام مایکرۆگرام میلیگرام ئەوانە هەمویان چنە بارستەیە نمونەی چوارەم سانتیمەتر سێجا نمونەیە بۆچی یەکەکەی بەپێی یەکەی قەبارەیە لێرەشدا بە هەمان شێوە میلی سێکەند ئەوەشیان کاتە پێنجەمیشیان باس لە کات دەکات سێکەندی لەگەڵە مەتر دووجا چ بوو ڕوبەر بوو تەواوە بەپێی ڕوبەرەکەی دەزانیت میلیلیتر بێ لیتر بێت ئەوانە هەمویان چنە قەبارە وازە شتەکە کابێ سانتیمەتر سێجا بێ مەتر سێجا بێ میلیلیتر بێ لیتر بێ ئەوانە هەر هەمویان قەبارن جول وزە ها بەپێی یەکەکانی دەزانێت میلیگرام میلیگرام هەر گرامی لەگەڵ بێ ئەوە بارستەیە جا میلیگرام بێ مایکرۆگرام بێ کیلۆگرام بێ ئەوانە لیتر ئەوەشیان ئاماژەیە بۆ قەبارە کەواتە گرام بوو کیلۆگرام بوو میلیگرام بوو مایکرۆگرام بوو ئەوانە نمونەیە بۆچی بۆ بارستە بۆ منە سێکەند بوو بەپێی ئەوەکەی باشە ئەوانە کاتن ئەگەر لیتر بێت میلی لیتر بێت سانتیمەتر سێجا بێ مەتر سێجا بێ ئەوە چییە ئەوە قەبارەیە وازە شتەکە بەپێی یەکەکەی جا سێکەند بێت دقە بێت مینت بێت سەعات بێت ئەوانە هەموو دەلالەتن لەسەر کاتی بەس یەکە بنچینەیەکەی چیەکی کاتی وەکو بیرهێنانەوەیەک سێکەندە ئەوە پرسیاری یەکەم پرسیاری دووەم دەڵێ ئەو گۆڕینانەی خوارەوە تەواو بکە ئەمە لێرەدا ئەوەمان مەبەست بوو ویستم ئەوەت بۆ هەلکەم
ئەو یەکە گۆڕینانە چۆن ئەنجام دەدەی سیر کە دەڵێت 10.5 گرامی دەگۆڕی بۆ کیلۆگرام یەکەم جار چ دەکەی ڕقەمەکەی وە خۆ دەنووسیەوە 10.5 جارانی دەی دەکەی وایە بەڵام نازانین توانی دەیەکەی چەندە چ پێشگیرێکمانەیە کیلۆ کابێ دەتوان سێە دەتوان سێ کیلۆ چەندە دەتوان سێە بەس موجەب و سالبەکەی نازانم گرامم کردووە بە کیلۆگرام واتە بچووکم گەورە کردووە توانەکەی چیە سالبە و کیلۆگرامەکەی لەگەڵ دەنووسی 10.5 جارانی دە بەتوان سالب 3 کیلۆگرام نمونەی دووەم 1.57 کیلۆمەتری بگۆڕە بۆ مەتر یەکەو جار چ دەکەی ڕقەمەکەی دەنووسینەوە بابینینە ئێرە لێرە جێگانیە 1.57 جارانی دەی دەکەم توانی دەیەکەی نازانم کیلۆ بە هەمان شێوە دەتوان سێە ئەگەر بەوەشت نەزانی 1 کیلۆمەتر چەند مەترە 1000 مەتر کابێ دەتوان سێە کیلۆمەترم گۆڕیەوە بۆ مەتر گەورەم بچووک کردووە کابێ توانەکەی موجەبە یەکەکەشی مەترە وازە شتەکە ئاجا سیرکە لێرەدا چی کردووە بە شێوەی ژمارە داوێتی وەرە ئەگە بتەوێت ئەو موجەبەی نێڵی بەرەو ئێرە دەی ئەوە 1 ئەوە 2 دەبێتە حەوت ئەوە مایەوە 1 2 کابێ یەک ڕقم ماوە یەک توان ماوە سفرێکی لە جێگا دادەنێ بەو شێوازە ئەوە نمونەی دووەمیشمان هەڵ کرد وازە شتەکە کابێ ژمارەکەی دەنووسمەوە جارانی پێشگیرەکەی دەکەم جارانی دەی دەکەم بە پێی پێشگیرەکەی دیاری دەکرێت ئەوەیان نمونێکی تر 3.54 جارانی دە بەتوان مایکرۆ چەندە دەتوان 6 مایکرۆگرام دەگۆڕین بۆ گرام واتە بچووکی گەورە دەکەین هەر کاتێک بچووکمان گەورە کرد توانەکە سالبە یەکەکەشی کردمان بە گرام کردمان بە گرام یەکەکەشمان کرد بە گرام کابێ ژمارەکەم نووسی جارانی دەم کرد مایکرۆ بەپی پێشگیرەکەی دەتوان 6 بچووکم گەورە کردووە توانەکەی سالبە تەواو بەو شێوازە مۆڵ بیگۆڕین بۆ مایکرۆمۆڵ ژمارەکەی بنووسەوە 3.5 جارانی دەتوانیکە بەپێی ئەوەکەی پێشگیرەکە چیە مایکرۆیەکەوە بێ دەتوان 6 ئەو جارەیان چم کردووە گەورەم بچووک کردوێتەوە کابێت توانەکەی چییە توانەکەی موجەبە یەکەکەشی مایکرۆ مۆڵ بەو شێوازە 3.5 جارانی دەتوان موجەب 6 مایکرۆمۆڵ ئەو تا لێرەش هەلمان کردووە نمونەیەکی تر نمونەی پێنجەم 1.2 لیتر بگۆڕە بۆ میلی لیتر فێرم کردی جارانی دەتوان میلی دەتوان چەندە میلی ئەگە سیرکەی یا 1 لیتر چەند میلی لیترە 1000 کابێ دەتوان سێە وازە لیترم گۆڕیەوە بۆ میلی لیتر یعنی گەورەم بچووک کردوتەوە کابێ توانەکەی چیە توانەکەی موجەبە یەکەکەش میلی لیتر 1.2 جاران دەتوان 3 میلی لیتر ئەگەر بتەوێت بکەی بە ڕقەم دەیهێنیە ئێرە توانێکم دەبێتەوە دەبێتە دەتوان 2 تەواو دەبێتە بەو شێوازە دەبێت چەند توان ماوە 2 کابێت 2 سفری بۆ زیاد دەکەین 2 سفری بۆ زیاد دەکەین میلی لیتر ئەوە ئەگە ویستت بە شێوەی توان نەیهێڵی 1200 میلی لیتر ئەوە نمونەی پێنجەم نمونەی شەشەمیان ئەو گرنگە ئاگادار بە ئەو نمونەیە گرنگە 358 سانتیمەتر سێجای بگۆڕە بۆ مەتر سێجا بگۆڕە بۆ مەتر سێجا یەکەو جار ئەمە گوتمان ڕقەمەکەی دەنووسین مامۆستا فێرت کردین ڕقەمەکەی جارانی دەتوان سانتی چەندە دەتوان 2 وازە شتەکە دەتوان 2 سانتیمەتر سێجا بچووکم گەورە کردووە کەوا بێت توانەکەی چییە توانەکەی سالبە بەس ئاگادار بە هەمووی بەتوانی چەندە هەمووی بەتوانی سێە کەوا بێت دەبێتە 1.2 جارانی 3 جاران سالب 2 سالب 6 جارانی دەتوان سالب 6 مەتر سێجا 1.2 جارانی دەتوان سالب 6 مەتر سێجا بۆ سالب 6 کرد ئەگەر بۆ دووبارە دەکەمەوە دووبارەی دەکەمەوە ئاگات لەو نمونەی بێ ئەو نمونەیە ئاگات لێ بێ بابینەوە
358 جارانی دەتوان سانتی دەتوان چەندە دەتوان دوویە بچووکی گەورە دەکەم توانەکەی سال بە بەڵام دەڵێ مەتر سێجا یعنی بەتوانی سی دەکەم دەکاتە 358 جارانی سێ جاران دوو سێ جاران سالب دوو سالب 6 دەتوان سالب 6 مەتر سێجا بەو شێوازە ئەو نمونەیە گرینگە ئاگات لێبێت نمونەیەکی تر کۆتا نمونە 548.6 میلی لیتر بگۆڕە بۆ سانتیمەتر سێجا ئاگات لێبێ ها و فێڵی لێ کردویت هەر هەمان یەکەیە کەوابێ گوتم سانتیمەتر سێجا و میلی لیتر ئاگات لێبێت یەکسانن کەواتە دەڵێم وەکو خۆی ژمارەکەی دەنووسمەوە دەکاتەوە 548.6 سانتیمەتر سێجا هەر هەمان ڕقم دەکات هەر کاتێک میلی لیتر گوتی بگۆڕە بۆ سانتیمەتر سێجا هەمان ژمارەی دەنووسیەوە بەو شێوازە یەکە گۆڕینەکانمان ئەنجامدا هیوادارم بابەتەکەی بە جوانی تێگەیشت بیت بە هیوای سوودبینین تا وانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ